من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشنای بێنهێران بینەرانی بەڕێز خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی لە پلان و بەرنامەی ساڵانەی تایبەت بە مانگی ڕەمەزاندا هەڵدەسێت بە دابەشکردنی بەشە خۆراک بەسەر خەڵکانی نەدار و هەژار و بێنەوە و کەندەستدا. ئەمساڵ دەستگای بەخشینی خێرخوازی لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەدا لە شارۆچکەی حاجیاوە هەستاوە بە دابەشکردنی نزیکەی زیاتر لە 100 بەشە خۆراک بەسەر سەرجەم چین و توێژەی هەژاری ئەم سنوورەدا. لەوانەش خەڵکانی بێباوک و خەڵکی هەژار و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت. خۆشەویستان، ببینیم کە لە زاری ئامادەبووانەوە چۆن باس لە کار و پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دەکەن. بفەرمون لەگەڵ ئەم راپۆرتەدا. سەرەتا بەناوی خوای گەورە مێهرەبان بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم، کەناڵی بەخشین. بەڕاستی کە ئەوە زۆر پێویست بوو کە ئەو ئەرزاقە بۆ فەقیر و بۆ هەژاران کە بۆ لای عاجیاوە هاتووە بەڕاستی خۆشحاڵین لەبەرەوەی سەرەتای مانگی ڕەمەزانە بەسە فەقیر و هەژاران بەرنامەی بەخشین کە ئەو خۆراکیان هێناوە بۆ فەقیر و هەژاران سپاسیان دەکەین و خوا خێریان بنووسێ کە بەڕاستی ئەوە بە هەموو کەسێک ناکرێن کە خەڵکانێکی زۆر فەقیر و هەژار کە لە دەوری بەری و عاجیاوەیدا لە هەموو شارەکان هەستاون ئەوانەی کە یارمەتی ئەو فەقیر و هەژاران دەدەن. خوا خێریان بنووسێ و خوا پاداشتیان داتەوە. سپاس بۆ کەناڵی بەخشین و خوا خێریوانیش بنووسێ. دا لەو خێرخوازانە دەکەن خێرە خوای گەورە پاداشتیان داتەوە، خوا خێریان بنووسێ یا ڕەبی. ئەگە وەک فەقیر و فەقارەتەی بەسەر دەکەنەوە خوا خێریان بنووسێ، دەستخۆشیان لێ دەکەم. خوا جەزای بە خێریان داتەوە، خوایە و مامۆستایانەش خوایە یا و خەڵکی خێرخواز بەسەر دەکەنەوە، خوا جەزای بە خێریان داتەوە یا ڕەبی. ئەو مانگی ڕەمەزان بۆ خەڵک زۆر زەرورە، خەڵک فەقیرە و فەقارەتە و ئەگە خوای گەورە خێرخواز بەسەریان کاتەوە خوا خێریان بنووسێ، خوا جەزای بە خێریان داتەوە یا ڕەبی. محەممەد مستەفا کەریم خۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم. ئەگەر ئەو هاتم و حاجەوە کۆمە وەسەر ئەو فەقیر و فقار هەیە دابەش دەکەن. زۆر سپاسیان دەکەین بۆ فەقیر و فقارەتان. ئەگەر هاوکاری ئەو فەقیر و فقارەتی عاجیاوە دەکەن خوا خێری ئەوان نووسی، ئەگە هاوکاری ئەو کەناڵە دەکەن دەستخۆشیان لێ دەکەین. خوا بەخێن سەر چاوەکان و وەستان خۆش بێت بۆ بەرنامەی بەخشین. ئەو خۆراک بۆ مانگی ڕەمەزان دابەشێکم بەسەر فەقیر و فقارەتەکاندا دەستخۆشیان لێ دەکەین. خوا خێرتان بنووسی یا ڕەبی، خوا نموتان زیاتر کە. زۆر زۆر سپاسی ئێوە دەکەمی ئەو بەرنامەتان، زۆر زۆر سپاستان دەکەم ئێوە مامۆستایانەش، خوا خێرتان بنووسی یا ڕەبی. بۆ ئەمە مانگی ڕەمەزانەکە یارمەتی و فەقیرانەتان داوە یا ڕەبی هەر سەرکەوتوو بوون، خوای گەورە بتان پارێزی لە قەزا و لە بەڵای دنیا یا ڕەبی هەر سەرکەوتوو بوون. خوایە خوا خێرتان بنووسی. ئەگە یارمەتی ئێمەتان داوە، یارمەتی ئەو فەقیرانەتان داوە بۆ مانگی ئەو ڕەمەزانە، زۆر زۆر سپاستان دەکەم. وەڵڵی زۆر زۆر ئێستا لە ماڵی وڵایی یعنی زۆربەی شتمانە، یعنی دەسەڵاتمان نییە، فەقیرین زۆر، بەڵام ئێستا ئەوە بۆمە زۆر زۆر باشە، یعنی یارمەتێکی زۆر ئێمەتان داوە، ئێمەتان دڵخۆش کردووە. زۆر زۆر سپاستان دەکەن، خوا خێرتان بنووسی.
پێشی دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم کە هەستاوە بە هاوکاری و کۆمەکردنی فەقیر و هەژاران. بەڕاستی لە ئێستادا ینی زۆر بەمان ینی محتاجی 1 کیلۆ برنجی و 1 بتڵ ڕۆنین ئێمە دەستخۆشیان لێ دەکەین بۆ ڕەمەزانش هەستاوە کە هەستاوە بە دابینکردنی چەند بڕە خۆراکێک بۆ فەقیر و هەژاران کە کاری هەمیشەی خۆیان بووە. مادە لەم یارمەتیدان و کۆمەکردنی فەقیر و هەژاراندا بوون ئێمە دەستخۆشیان لێ دەکەین. بەڕاستی جێی پەنجەیان دیارە. ئێمەش زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەین کە هەستاون بە دابینکردنی خۆراک بۆ ماڵی فەقیر و هەژارەکان. بەڕاستی ئێمە شانازی بەو دەستگاشۆ دەکەین. دەستخۆشیش لەو هەم خێرخوازانە دەکەین کە یارمەتی دەرن بۆ ئەم دەستگا. خوای گەورە هەر سەرکەوت و سەرفرازیان کە خوای گەورە زیاتریان بەسەردا بڕژێنی. خوای گەورە دەروخێت لە هەموو لایەکمان بکاتەوە. دەستخۆشی لە بەرنامەی خێرخوازی بەخشینەکەم. سپاسی ئەم برا مسلمانان ناکەم کە هاوکاری فەقیر و هەژار و ماڵەهەتی و ئەواناکەن بۆ سنووری حاجیاوە. فەقیر و هەژاری زۆرتیایە. زۆر مەمنونیان خوا خێریان بنووسێ یا ڕەبی. خوای گەورە پاداشتی ئەویان بداتەوە یۆ برا مسلمانانە. خوای گەورە لێیان ڕازی بێ برا مسلمانەکانم. خوا ئیمانیان داتێ کە هاوکاری ئەم بڕیان ناردووە بۆ ئەم فەقیر و هەژار و نەدارەی حاجیاوە. خوا لێیان ڕازی بێ یا ڕەبی. زۆر سپاسی ئەو خێرخوازاکەین کە ئەو بڕە خۆراکەی ناردووە بۆ مانگی ڕەمەزان. زۆر سوودی هەیە بۆ ئەم فەقیر و هەژارانە کە فەقیری وا هەیە نیەتی پارەی چیلۆک برنج نییە لە ماڵیدا. خوای گەورە پاداشتی ئەویان بداتەوە کە هاوکاری ئەو فەقیر و هەژارانە دەکەن یە ماڵەهەتیوانە دەکەن یا ڕەبی. مانگی ڕەمەزان بەسەریاندا ببارێنێ یا ڕەبی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە وەکو لیژنەی بەرنامەی بەخشینی نووسنگی حاجیەوە ساڵانە بەرنامەی بەخشین لە مانگی ڕەمەزان پرۆژەی خۆی ئامادە دەکات. ئەم ساڵی وەکو ساڵانی ڕابردوو هەستا بە دابینکردنی سەبەتەی خۆراک بە هاوکاری خێرخوازان. خۆی گەورە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءالله. ئێمە لە نووسنگی بەناوی بەخشین نووسنگی حاجیەوە هاوکاری ئەو کەسانە دەکەین کە ئەوەی کە هەژارن کە نەخۆش و پەکەوتەیە بە ساڵات چووە بە پێویستمان زانی وەکو ساڵانی ڕابردوو ئەو بەش خۆراکان پێشکەشکەین. خێرخوازان ئینشاءالله لە داهاتوودا هاوکارمان بن. ئێمەش بتوانین کە لە ئەوەندەی کە هەبێ ئێمە لە خزمەتیان دابین ئینشاءالله. بەرنامەی بەخشین بەبێ جیاوازی ناکە عنی لە جیاوازی هیچ شوێنێک ناکە لە بڵێن کە فەقیر بێ هەژار بێ گرنگەوە جێگای متمانەی ئێمە بێ جێگەی مستحق بێ ئینشاءالله. ئەمە لە خزمەت هەموو کەسێکدان کە هاوکارمان بن بە پێی توانە ئینشاءالله ئەمە لە خزمەتیان داین. دەستگای خێرخوازی بەخشین ماوەی 10 ساڵە خزمەت بە هەژار و نەدار دەکات. ئینشاءالله ئێمە لە توانای ئێمەدا بێ بەسەر چاوان ئێمە جێبەجێ دەکەین. سەرەتا داواکەڕم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تەعاڵ و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵ بکە. خۆشەویستان ئەمڕۆ لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانمان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز دەستگای خێرخوازی بەخشین توانیمان 100 خانەوادەی کەم دەرامەت لە شارۆچکەی حاجیەوە بەسەر بکەینەوە بە پێدانی کارتۆنەی خواردنی وشکە. داواکارین لە خوای پەروەردگار خێر و ئیحسانی خێرۆمەندان و خێرخوازان بنووسێ و زیاتر و زۆرتر دەستیان واڵا بکە و ئێمەش هەتاوەکو زیاتر و زۆرتر بە ژمارەیەکی زۆرترەوە بتوانین هاوکاری و یارمەتی خەڵک بین ئینشاءالله. خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکە و لە هەموو لایەک وەربگرێ ئینشاءالله و بۆیان کاتە تۆشوی قیامەت و تای تەرازوی حەسەناتیان ئینشاءالله لە قیامەتا پێ قورس بێت. هیوادارین هەمیشە چۆن دەستباری ئەم پرۆژانە بوون بە هەمان شێوە ئەم ساڵیش ئینشاءالله داوا لە خێرخوازانەکەین، داوا لە دەوڵەمەندەکانەکەین، داوا لەو کەسانەکەین کە ئالی خێر و ئیحسانن کەوا دەستی یارمەتی درێژکەن بۆ پرۆژەکانی ئێمە بۆ بەرنامەکانی ئێمە هەتاوەکو خەڵکانێکی زیاتر و زۆرتر سودمەند بێت لە هەموو بوارەکاندا ئینشاءالله. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 961 13 13
سفر حوصو حفتان و صو شستو یکسی و پینسی و پینج سفر حوصو پنجا حوصو بیستو سه بیستو پینج پنجا و پینج. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆژ بە خێر و سەدەقە و چاکەکانی ئێوە بە بەخشینەکانی ئێوە دڵی 100 خانەوادە لە سنووری حاجیاوە خۆش کرا. ئەمڕۆ بە خێر و سەدەقە و بەخشینەکانی ئێوە سفرەی 100 خانەوادە ئاوەدان کرایەوە. خۆشەویستان، هەمیشە و بەردەوام ئێوە پشت و پەنای دەستگای بەخشینی خێرخوازی بوون بۆ بەجێگەیاندن و سەرکەوتنی پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی. ئەمڕۆ لە سنووری حاجیاوە دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە دابەشکردنی 100 بەشە خۆراک بەسەر 100 خانەوادەی هەژار و نەدار و خەڵکی کەم دەست و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت. پێتان دەڵێن خوای پەروەردگار تاعەت و عیبادەتتان قبوڵ بکە، خوای پەروەردگار خێر و سەدەقەکانتان قبوڵ بکە. ئێوە هەمیشە پشت و پەنان، ئێوە هەمیشە ڕۆژەکانی بەخشین جوانتر و باڵاتر و فراوانتر دەکەن. بۆیە پێتان دەڵێن لە ئایندەشدا پشتیوانمان بن بۆ ئەوەی بەیەکەوە خزمەتی هەژار و نەداری وڵاتی کوردەواری بکەین. ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەتان هەمیشە بەردەوام بێت.